لە ماوەی گوتارێکی سەر تەلەڤیزۆن ڕۆحانی کوتی ئەمریکا ئیدعا دەکات دەیەوێت بەبێ بوونی هیچ مەرجێک لەگەڵ ئێران وتوێژ بکات، بەڵام لەلایەکی دیکەوە گەمارۆ دەخاتە سەر وەزیری دەرەوەی ئێران. حکومەتێک کە خۆی بەزلهێزی تەواوی جیهان نەزانێت لە وتوێژێکی لەگەڵ وەزیری دەرەوەی ئێمە ئەترسێت. بە تەواوی ڕوونا کە هەموو پێکاتەکانی کۆشکی سپی بەهۆی وتەکانی بەجێی دیبلۆماتێکی زانا و خۆبەخش کەوتونەتە لەرزین. بڕیاری وەزارەتی خەزانەی ئەمریکا تاوان دەخاتە سەر محەممەد جەوادی زەریف لەبەرەوەی ناوبرا و نوێنەرایەتی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ئایەتوڵڵا عەلی خامنەی دەکات و ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بۆ ئەو کار دەکات. ئەو وەزارەتە جەوادی زەریف بە بەڕێوەبەری کردارە نابەجێیەکانی ڕێبەری ئێران و گوتەبێژی ئەو ڕژیمە لە سەرانسەری جیهان دەزانێت و دەڵێت خەریکە زانیاری بەهاڵە لە تۆڕەکانی کۆمەڵاتی ئێراندا بڵاو دەکاتەوە. هەروەها وەزارەتەکە جەخت دەکات کە ئەو کردارە پەیامێکی ڕوون لەلایەن ئەمریکاوە بە ڕژیمی ئێرانە کە ڕەفتارەکانی ئەم دوانەی بە هیچ جۆر پەسەند ناکات. بە شێوەیەکی گشتی ئەو جۆرە کەسانەی دیاریکرا و لیان قەدەغە دەکرێت هاتوچۆی ئەمریکا بکەن. زەریف بە خێرایی کاردانەوەی بەرامبەر بەو بڕیارە نیشاندا و دەڵێت کردداری ئەمریکا هیچ کارتێکردنی لەسەر خۆی و بنەماڵەکەی نابێت لە دەمێکدا ئەوان هیچ دارایی و بەرژەوەندیان لە دەرەوەی ئێراندا نییە. کاربەدەستێکی باڵای وەزارەتی دەرەوەی ئەمریکا کوتی زەریف لە دەمێکدا سەردانی فەرمی UN لە نیویۆرک بکات لە بەرامبەر گرتندا پارێزراو دەبێت. کاربەدەستانی ئەمریکا چوارشەمە ڕوونیان کردەوە کە ئەوان لە ماو بەدووە زەریف بە شایانی ئەوە ناناسن کاری دیپلۆماسی بکات. بەڕێوەبەراتی پێشوو باراک ئۆباما توانی ڕێکەوتنی نێونەتەوەی ناوچی لەگەڵ زەریف واژۆ بکات، بەڵام بەڕێوەبەراتی ترامپ دوای ساڵێک لەو ڕێکەوتنە هاتە دەر.